دیسان سەبارەت بە کارەساتی کوشتاری کۆڵبەران لە کوردستان. ڕۆژ نییە کە هەواڵی دڵتەزێنی کوشتاری کۆڵبەران لە سنوورەکان نەبیستین. بە پێی راپۆرتە بڵاوکراوەکان لە ماوەی یەک مانگی ڕابردوودا 194 کۆڵبەر بەهۆی تەقەی ڕاستەوخۆ، 42 کۆڵبەر بەهۆی ڕووداوی ڕێگا سەخت و پڕمەترسیەکان، 12 کۆڵبەر بەهۆی تەقینەوەی مین و 4 کۆڵبەریش بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستاوەوەیان بریندار بوون. لە نێوان کۆڵبەرانێک کە بە تەقەی ڕاستەوخۆ کوژراون 6 کۆڵبەر تەمەنیان کەمتر لە 18 ساڵ بووە. بەداخەوە ئاماری ئەم جەنایەتە ڕۆژ بە ڕۆژ دەڕواتە سەرێ. ژمارەی کەسانێک کە گیانی خۆیان لە پێناو دابینکردنی ژیانێکی مەمرە و مەژی لە کوێرە ڕێگا سنووریەکان بەهۆی تەقەی بە کرێگیراوانی ڕژیمی ئیسلامی لەدەستداوە، لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە شێوەی مامناوەند 100 کەس لە ساڵدا بووە و چەند بەرابەری ئەم ژمارەیەش بریندار بوون و لە کارکەوتون. زۆربەی بازگە سنووریەکان لە سەڵماسەوە تا هەورامان، بە تایبەت بازگەکانی شارستانی پیرانشار، سەردەشت، بانە و مەریوان، شوێنی تێپەڕینی ژنان و پیاوان، لاوان و تەنانەت منداڵانێکن کە بەوە دەستهێنانی بژێوی ژیانیان لەگەڵ مەرگ لە کایەیەکی ڕاستەقینەدان. جۆراوجۆر بوون و بەرینایی ئەو خەڵکەی کە دەستەدەنە کۆڵبەری خۆی نیشانەی قوڵبوونی قەیرانی بێکاری لە کوردستانە. کرێکارانی کۆچبەر کە بەهۆی نەخۆشی کۆڕۆنا و داخرانی شرکەتەکان چیتر وەک ڕابردوو ناچنە دەرەوەی کوردستان و ڕوو دەکەنە کۆڵبەری، خوێندکارانی خاوەن بڕوانامەی زانکۆ کە دانامەزرێن، ژنانێک کە نان دەرهێنەری بنەماڵەی خۆیانن، کچانێک کە برایەکیان لە ماڵەدانیا، نەخۆشانێک کە بۆ دابینکردنی هەزینەی ژیان و خەرجی کەمەرشکێنی دەرمان و دکتۆر ناچار بوون کۆڵبەری بکەن، زەحمەتکێشانی ناوچە سنووریەکان کە بێجگە لە میلیتاریزم و مینچاندن هیچ پشتیوانیەکیان لەلایەن ڕژیمەوە نەبینیوە، بە ساڵاتچوانێک کە نە موچەی خانەنشینیان هەیە و نە بیمەی بێکاری، هەر هەمویان بە ناچار ڕوویان کردوتە کۆڵبەری. کۆڵبەران لەلایەن چەند تۆی ژەوە زوڵمیان لێ دەکرێت کە بریتین لە ڕژیمی کۆماری ئیسلامی، بازرگانان کە بە هیچ یاسایەکی کار و مافی ئینسان پێبەن نین، دەڵاڵانی بازار کە بەشێک لە سوودی گواستنەوەی کاڵاکان دەبن و هێندێک حیزب و لایەنی سیاسی کە جارەوبار دەستە دەنە باجگیری لە هەردوو بەری سنوورەکان. هەڵسوکەوتی هێزە نظامی و ئەمنیەکانی ڕژیم لەگەڵ کۆڵبەرانی کوردستان نمونەی کردەوە و هەڵسوکەوتی هێزێکی داگیرکەرە کە ئاگاهانە و بە قەستی کوشتەقە لە کۆڵبەران دەکەن، سەرمایە و کاڵاکانیان لێ تاڵان دەکەن و تەنانەت ئەسپ و قاترەکانیان لێ دەکوژن. بە بەشێکی چکۆلە لە بودجە و هەزینەی سەرکوت و تێرۆری کۆماری ئیسلامی دەکرێت کاری ئەمن و گونجاو بۆ کۆڵبەران دابین بکرێت و تراژیدی سەدەی 21 لە کوردستان واتە کۆڵبەری بۆ هەمیشە کۆتایی پێبێت. ئەمڕۆ لە ئاستی دنیادا نەتەنیا لە وڵاتانی پێشکەوتوو، نەتەنیا لە وڵاتانێک کە کرێکاران لانیکەمی حەقدەست و ئەمنیەتیان هەیە، بەڵکو لە زۆر بەشی جیهان ملوێنان تۆن کاڵا لە ڕۆژدا دەگوازرێتەوە بەبێ ئەوەی کە کەس ناچار بێت لە دژوارترین و نائەمترین بارودۆخی ژیان و کاردا و لە ژێر دەستڕێژی گولە و بەسەر مەیدانی میندا کاڵاکان بە کۆڵەوە بگرێ و لە بەرلەو بەرەوە بیگێنە ئەو بەری سنوورەکان. پانتایی هەژاری و بێکاری لە کوردستان تا ڕادەیەکە کە تەنانەت وەها مەترسیگەلێک ئاشکرا کە بەردەوام بۆ ئەو زەحمەت کێشانە لە بۆ سەدایە ئەوان لە کۆڵبەری پاشگەز ناکات. کوشتنی کۆڵبەران نابێ ببێتە هەواڵێکی ڕوتین و ئاسایی و تەنیا شایەدی زیادبوونی ڕقەمێک بە مەرگی دڵتەزێنی خەڵکی زەحمەتکێش بین. کۆڵبەر یەک ئینسانە، باوک، هاوسەر و نان دەرهێنەری بنەماڵەیەکە. کۆڵبەر برا، منداڵ، خاڵ، مام، هاوڕێ و جیرانە. کۆڵبەر هێندێک جار دایک، هاوسەر، خوشک و نان دەرهێنەری بنەماڵەیە کە هاوسەرێکی نەخۆشی هەیە و ویان بەهۆی جیابوونەوە و یان مەرگ دایک تەنیا دابینکەری بژێوی بنەماڵەیە. خەبات بۆ دابینکردنی کار یان بیمەی بێکاری پەیداویستیەکی خێرای خەڵکی زەحمەتکێش لە گشت ئێران و لەوانە لە کوردستانە. بەڵام تا کاتێک کە خەڵکی بێکار
مەجبورن دەست بدەنەوەها کارگەلێکی پڕمەترسی پێویستە ڕژیم ناچار بکرێ کە دەست لە تاڵانکردن و کوشتنیان هەڵگرێ. پێویستە بە تایبەت خەڵکی شارە سنووریەکانی کوردستان دەنگی ناڕەزاتی خۆیان دژ بە جەنایەتی ڕژیم لە سنوورەکان بەرز بکەنەوە و ڕێگە نەدەن ڕژیمی ئیسلامی لەوە زیاتر ئەو مرۆڤە زەحمەتکێشانەی کە بۆ دابینکردنی ژیانێکی مەمرەومەژی دەست دەدەنە واهاکارێکی پڕمەترسی بەم جۆرە دەڕەندانە قوربانی بکات. دیفاع لە کۆڵبەران و مافی ئینسان، دادگاییکردنی هۆکار و بڕیاردەرانی تەقەکردن لە کۆڵبەران، دابینکردنی خەسارەت و هەزینەی دەرمانی کۆڵبەرانی بریندار بەواتای دیفاع لە حورمەت و کەرامەتی ئینسان و ناڕەزایەتی دژ بە جەنایەتی حکوومەتی ئیسلامی لە ناوچە سنووریەکانی کوردستانە.